بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش، هەروەها شەوتان باش. هیوام ساغ و سەلامەتیتانە، بە ئومێدی ئەوەی هەموو لایەک تەندروست باش بن. پێشەکی سوپاسی هاوکارانم ئەکەم کە لەم بەرنامەیە ماندوونە ناسانە پێکەوە ڕاستەوخۆ بەرنامەی دوانگەی خەڵکتان پێشکەشەکەین بۆ ئەوەی لە ساتەکانی داهاتوو پێکەوە گفتوگۆ لەسەر بابەت و تەوەری ئەمڕۆ بکەین کە بابەتەکەمان بازەوە دەکا بۆچی هاوڵاتیانی هەرێم دەبێت باجی دوو ئیدارەیی بدەن. هەر جارۆ بە تەوەرێک بە بابەتێکی گرنگ، بابەتی ڕۆژ دەینەوە خزمەتان، ئەگەرچی هەندێک لە هاوڕێیانم باسییان لەوە کرد کە بریە بابەتەکەی ئەمڕۆ لەسەر کەمی غاز بووایە، بەڵام هەفتەی ڕابردوو باسمان لێوە کرد. ئەمڕۆ باز لە دوو ئیدارەیی ئەەکەین. دوو ئیدارەیی بۆ ئەم سیستمەی کە لە وڵاتی ئێمەدا و لە هەرێمی کوردستان بە تایبەت هەیە، ئایا لە وڵاتانی دەوروبەر و ناوچەکە هەیە؟ لە چ وڵاتێک ئەم سیستمە بەرپا کراوە و جێکراوەتەوە تاوەکو لە هەرێمی کوردستان بکرێ بە پرۆگرام و بەرنامە؟ بۆ دەبێت لە شارێک خزمەت زیاتر بکرێ و لە شارێکی تر کەمتر؟ بۆ دەبێت بەرپرسانی شارێک قەدەغەی پێداویستی و خزمەت گوزاری لە شارێکی تر بکەن؟ بۆچی دەبێت شەقامەکان، شۆستەکان، هەروەها فەرمانگەکان تەواوی کایە گرنگەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان بەدەستی کۆمەڵک بەرپرس و حیزبەوە بن؟ باشە، ئەمە وەکو پرسیار ئەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چیان کردووە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم حاڵەتە مەترسیدارە ببنەوە؟ با من ڕای ئێوە بزانم لە ڕێی پەیوەندەکانی بەڕێستانەوە قسەی زیاترەکەین لەسەر ئەم تەوەرە بۆ ئەوەی من کاتی ئەوەی بەڕێز نەکوژم. هەندێک کۆمنتیش هاتوون، هەڵبەتە لە کۆتاییدا ئەو کۆمنتانە خوێنمەوە. هەندێک بەڕێز لە ڕێگەی واڵی کەناڵی ئاسمانی پەیام لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتیان نووسیوە. دێنە سەر کۆمنتەکان و قسە لەسەر ئەوانیش دەکەین. پەیوەندی وەرەگرین لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لە خوارەوە هەن. یەکەم پەیوەندی وەرەگرم لە شاری هەولێری خۆشەویستەوە. کاک ڕێبوار، السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته. کاک ڕێبوار، شۆری ماوەستا گیان سپاست دەکەم، مەمنونی جەنابتم. ئەی بۆ خۆت چۆنی؟ کاک ڕێبوار، پێش ئەوەی بچینە تەوەری بەرنامەکە، ئێستا سعری یەک بوتڵ غاز لە هەولێر بە چەندە؟ مامۆستا گیان، من خۆم ئەم جمعەی ڕابرد لە بن چێسلێران غازەکەمان کوژایە، غازێکم کردە ناو سیارەوە، هەموو هەولێرم لێکدا غازێکم دەست نەکەوت، هەتا چوون لە بازاڕی تێراوە سوێن بەخوا 20,000 غازێکم کڕی. 20,000؟ ئەرێ بەخوا. ئەمە کەی؟ ڕۆژی جمعە، ئەم جمعەی کە چوو. کەواتە یعنی ئەوە ڕۆژی جمعە دەمێکە. باسی ئەمڕۆکەین، دەبێت ئەمڕۆ چۆن بێ؟ وڵای ئەمڕۆ ڕفێکێکی خۆمەی ساک تەکسیە کڕی وتی بە 1000 کڕیە. یاخوا هەرزان بێ بێتە 5,000 پێمان خۆشە. لەسەر تەوەرەکەمان چیت هەیە کاک ڕێبوار؟ وڵی ماوەستا گیان، لەسەر تەوەرەکەتان تەبان ئەم بابەتێکی ئەم بابەتانێکی دێتە تەبانەوە هەمووی دروستکراوە، دروستکراوی سیاسیەکانە، دروستکراوی سیاسیەکانی پارتی یەکێتیە بۆ گەوجاندنی با ناونێنین کاک ڕێبوار، با ناوی هیچ حیزبێک نێنین کاکەم، بۆ لەبیرکردنی خزمەت گوزاریەکان. تەبان ئەمە مەخاسسەیە، بەش کراوە، نەوتە، گازە، غازە. من شێشە سەرکێکە بۆ هاوڵاتیانە گەڕێنەوە، چونکە ئەزای بۆ شێشە سەرکێکە بۆ گەڕێن مامۆستای بەڕێز. بەڵێ بەڵێ، لەبەر ئەمە باجی هەوەی خۆمانایە لە کاتی دەنگدانە ئێمە ئەچین دەنگ بەم حیزبانە دێن، ئەم حیزبانەش ئاوا نەتیجەکەی بنەوە بە ئێمە. بەڵێ بەڵێ، ئێمە بووینەتە قوربانی، بەڕاستبووینەتە قوربانی. مامۆستا گیان تخوا مەجالم شتێکی حەزەکەم قسەی بەبێ تەشهیر، بەبێ تەشهیر. باش فەرموو. لا بەبێ تەشهیر. بڕاتێ مامۆستا گیان، هیچ کام لە دوژمنەکانی کورد نەیانتوانیوە تاچی کورد ئاوا تێک و پێک بشێنن، تاچی کورد بێ ئیرادە بکەن، خێزانی کوردی هەڵبۆشێننەوە، ڕۆیشت و ئەخلاقی کوردەواری و دینی کوردەواری ئاوا سوک بکەن لە هەموو دین. تەبان ئەمە زۆر بە بەرنامە کردیانە، ئەمەی کە پارتی یەکێتی کردیانە
بڕواتە بێ هیچ دوژمەیەکی کورد لە سەرەتای نێژی کورد نەیتوانێت بەتاچی کورد بکات. باش کاک ڕێبوار سپاسی جەناب دەکەم پەیامەکەت گەیشت. داواکارم لە بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام هەروەها بیسەرانی عەزیز تکا ئەەکەم با ناوی هیچ حەزب و بەرپرسێک نەهێنین ئەم سەکۆیی کە ئێمە قسەی لێوە دەکەین و ڕای خۆمانی لێوە دەردەبڕین با سەکۆیەکی ئازاد بێ با جێگەی هەموو ڕەنگەکانی تێدا ببێتەوە بۆ ئەوەی بتوانین پارێزگاری لە هەموو لایەنەکان بکەین. لێرەوە قسە بە هیچ لایەنێک نەڵێن باشە. کاک حەمەد ڕەشید وەرەگرم لە ژاراوە. کاکی بەڕێزمە و کاتت باش. سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاک حەمەد ڕەشید. برای بەڕێزی دەستی خۆش و ستافەکەت خۆش بێ ڕێزت هەیە کاکە. سپاس. ئەمە تەمەنێکمان ڕابواردووە ئەوڕۆ هاوڵاتیان و خەڵکی فەقیر بازی ئەو ململانەی نەداوە سەربەوە دەوری زیاتر لە 6-7 ساڵە ئەو بازە دەدرێت کاکە. ئێستاش دەسەڵاتەکان بە عەقڵی شاغ بیر دەکەنەوە. یەکەیشی خۆیان ڕادنێن هەموو لایەکمان کاکە بازمان داوە کاکە ماندوو بووین کاکە ناڕەحەتیمان چاستووە هاوڵاتیانی فەقیر ئەگەر هیچی نەکردبێ چەندان ماڵ وێرانی دیوە خانۆکەی خۆی بەدەستی خۆی شکاندۆ وێرانی کردو و کاولی کردو و چۆ بۆ هۆرزگار زۆرە ملیەکان و وێرە بۆ دادراوە. ئەم هەموو تەسپێ و ناڕەحەتی ئەم میلەتە مەزلوم و بە سەزمانە داوێتی کاکە ئەمانە فکر لە ماندووبوونی خەڵک ناکەنەوە. بەڵێ یەکەیشی بەڵێ من بەگشتی دەڵێم ئەوەی کە تۆزە تەمەنی ڕابواردە و تۆزە ئەنجومێتیە سیاست بزانی دەزانی چ بازێک درراوە لەسەر ئەو ململانەیە کاکەوەی ئەو ڕۆنیە برای بەڕێزم زۆری دەوێت زۆرەوە مێزگوتی دەوێت سەی لەسەر بکەی بەڵام خۆوانە هیچ لێوە ناگرن. ئەڵان ئەو داهاتێ ڕۆژانە دەستیان دەکەی تیان لە هەموو خاکو نیشتیمانی باسرا با زۆر وەنێو دەکەم دەست خۆش بێ نەمێکە لەسەر خەتم. زۆر سپاس کاک حەمەد ڕەشید لە ژاراوە لەگەڵمان بووی. دایکی محەممەد وەرەگرم لە هەولێر. باوکی محەممەد ببوورە. بەڵێ باوکی محەممەد. باشی ئەحواڵت. سپاسی جەنابەت دەکەم فەرموو. وەڵڵاهی ئەمە گوتم دەبێ حکومەت کرێکی لە خۆی نەکاتەوە لە 2020 سەیرانی غازی هەبی دەبێ لە 2020 سەیرانی غازی. بەڵێ یعنی 1001 مشکلەمان هەیە هەتا ئێستا ئەوەشیان هێنا بەرێ بەڵام ئەوە دروستکراوە ئەوە دروستکراوە دڵنیابە. بەڵێ باوکی محەممەد پێت وایە چی بکرێ باشە لە داهاتوودا باوکی محەممەد بۆ نەهێشتنی دوو ئیدارەیی تەنانەت لادانیان هیچ کەس چارەسەر هەیە. بەڵێ سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەی باوکی محەممەد لە هەولێرەوە. تارق وەرەگرم لە سلێمانی. ئەلۆ بەڵێ کاک تاریخ. کاکە دەستخۆشی و بەرنامە جوانت لێ دەکەم. سپاس دەکەم زۆر مەمنونم. بەڕێزی جانابوو پرسیارێک هەبوو با من جوابی پرسیارەکە بەمەوە. پرسیارەکەم ئەوەیە بۆچی هاوڵاتیانی هەرێمە بێ باجی دوو ئیدارەیی بن؟ کاکە خۆی ئەمە شتێکە ئەمە مێژوێکی کۆن و دۆن و دۆر و درێژی هەیە. من بۆ خودی خۆم خەڵکی گەرمیانم بەڵام ئێستا دانیشتی پارێزگای سلێمانی من بۆ خودی خۆم لە لادێگەی خۆمان 25 ئەنفالم هەیە. ئەمڕۆ لەبەر خاتری ئەوەی من وەلا هەم هەیە بۆ حزبێک مەسەڵەن بۆ گۆڕان مە بۆ لانی معارەزە لە وەختی خۆیان لە ناو لادێکانە جیا کراوەتەوە تەنیا ئەو لادێ ئێمە 25 ئەنفالم هەیە 1 کیلۆمتری ماوە کارەباکەی بۆ نەبراوە خەڵکیش هەیە جاش و مستەشارە تعدای لە خەڵک کردووە خەڵک لەم نیشتیمانە خەڵکی کوشتووە تعدای کردووە پێشمەرگەی کوشتووە بە دوای ماڵە ئەنفالە گەڕاون کەچی جادەی قیری بۆ برا و کارەبای بۆ بڕاوە ئەم قەیرانانش کە دروستەکرێ ئەمە بۆ ئەوە دروستەکرێ کە خەڵکێک ئەمڕۆ ڕەنگە وەلای نەبێت چ پێشمەرگایەتی بکا بەسکە ئەم قەیرانە دروستەکرێ لەبەر ئەوەی خەڵک بڕوان مەمنونیان بێ بە 500,000 دینار بڕۆ سەکداریان بۆ بکات ئەمە حەقیقەتی واقعەکەیە ئەم بابەتە چارەسەرەکەی بە قسە ناکرێت پێویستەکە شۆڕشێکی مەدەنی بەوەی ئەو خەڵکانی کە خەڵکێکی ڕۆشنبیرن مامۆسای زانکۆن ئەو خەڵکانەی دادوەرن ئەو خەڵکە بە ڕێزانە بێنە سەر خەت و ئەو خەڵکانەی تریش ئەمڕۆ ناکرێت مەسەلەن بۆ منە مامۆستا لەسەر مەعاشی خۆی مەسەلەن مزاراتەکە و داوای حەقی خۆیەکە جێی خوێنکار لێین بێ خەڵک هەیە خوێنکارە 4 ڕۆژی دانامەزرێ یعنی هەمومان پێکەوە مەفروض شۆڕش بکەین هەتا شۆڕشیش بکاتە ئاستی چەکداری پێویستەکە بکرێت لە سزی ئەمانە یعنی ئەمانە نابیستن ئیلا ئەبێت بە شەق لایەن دەی بە شەق لایەن نەدەی ئەمانە ئەمە ئێستا دۆ بە من ئەڵێ کاکە با تەشیر نەکەین
مثلا بە حزبەکان کاکە تەشیر چۆن نەکەم من تەشیرم تا ئێستا بە بزوتنەوەی گۆڕان نەکردەوە خۆم کەسێکم لەو کەسانە کە هەسوڕایەکی بزوتنەوەی گۆڕانم بەڵام ئەمڕۆ ئەو لە دەسەڵاتە و کپە ئێستا چۆن باسی نەکەم ئەی کاکە ئەم دوو حزبە دەسەڵاتدارە خۆ من نایم باسی تۆ بکەم کابرایەکی معارەزەی هیچ شتێک بەدەست نییە شتەکان لە سەروی هەرێمەکەیە ئەمڕۆ شتەکان لە لای پارتی یەکێتیە ئەوان ئەتوانن خزمەت بکەن بەڵام خزمەتەکان دابش کراوە ناوچەی سلێمانی پاراوێز کراوە بە هەمووینەکانە ئیدارەی گەرمیانیش مەسەڵەن بۆ ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان پارتی بۆ خۆی و بۆ کادر و ئەندامانی خۆی شتی زۆر چاکی کردووە ئەندامەکانی خۆی بۆ ڕێگەوبان بۆ ئەنتەرپاس بۆ هەموو شتەکان زۆر بەباشی کردوێتی و ئەشبینی ئەوە شارێکە وەکو هەولێرۆک و دووبەی لێ هاتووە بەڵام لە ناوەڕۆکە خۆی خەڵکەکە ئازادی ئەوێ ئەم ئازادی فەرەهەم نەکراوە خەڵک ئەمڕۆ چاوەڕێی تەقینەوە ئەکا ئەبینێ بارودۆخی ناوچەکە بە گۆڕانکاریە تێبەڕەکەوە لە عزەیەکە چۆن دوێنێ لە عربەت مزارات کراوە لە لەعزەیەکی وە ئەتەقێتەوە و دڵنیا بە لە ماوەی 24 ساعاتە کۆتایی بەم دەسەڵاتە دێ بەس ساعاتێکی ترە دە ڕۆژی ترە ئەوە نازانم کێبێ من ئەو پێشبینی خۆمە وایکەم کاک تارێک دەستخۆشی لێکەم زۆر سپاس بۆ ئەو پەیامە جوانێکە گەیاندت هیوای سەرکەوتنت بۆ خوازم کاک ئاکام وەرەگرم لە کۆیە پەیوەندەکەی داخراوەتەوە بەداخەوە خۆشەویستان هەڵبەتە بەرنامەی دوانگەی خەڵک لە کەناڵی ئاسمانی پەیامەوە پێشکەشەکرێ ئەم کەناڵە هەمیشە لە بەرەی خەڵک و شەقامدا بووە بەبێ وچان لە هیچ شتێک سڵی نەکردوێتەوە هەمیشە ڕاستگۆیانە سنگی دەرپەڕاندووە و ویستوێتی خەڵکی لە ڕێگەی ئەم مینبەرەوە پەیامەکانی خۆیان بگێنن لە عربەتەوە پەیوەندیەکمەیە کاگ ئەمین السلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته سلامت جاخوا والله من يكشتلم بو كوي همو خيرانكاني امولاتا بو كوي همو عذابكاني امولاتا با يعني اوبوزيسيون گۆڕان کۆمەڵ و یەکگرتو کاکە ئیتر یعنی ئەم خەڵکە زۆری بواتەوە با بێنە دەر لە حکوومەت و با بێنە سەر جادە و ئەگەر ڕاستەکەن بۆ گۆڕان کاتی خۆی بەهشتان پیشانەوە جان کوردستان بە بەش تا جەهەنەمە ئەگەر ڕاستەکە بۆ نایەتە دەرەوە لە حکوومەت و بێ پێشی خەڵکە بێ و ئەمجارەوەی خەڵکی شکۆ بێت و ناڕەسایی بۆ شێوە دەرەبڕێ یعنی بەڕاستی ئەمیشە ناکرێ ئەم دووفاقیە تۆ لەلاو قسەکەیت و لەلای ژۆ لەناو حکوومەتا بیت و خۆی شول باش ئەزانن چاک ئەزانن وەکو ئەو ڕۆژە کە ژیانیان خەڵکە لە ناڕەحەتیایە یعنی گەیوەتە ئەو حاڵەتە ئایسە ئەهلی جەهەنم زینوکەرە بڵێ ئەو نێرم بە کوردستان لە ناڕم ئەگرام خۆشترە یعنی بەڕاستی جەهەنمێکە بەڵێ فەرمووت کێو بێتە دەرەوە لە حکوومەت يعني بقران قد الدرو أزانك خلق أم خلق وزيد نية باكم والله يقولوا بارحل الحكومة تاني بس بيان فيش غير خلق كان كذا هو يتبرأ جيان شيء يعني بعد فيش خلق كونه وخلق النراسية كأم خلق أول عواية بله زور سپاس کاک ئەمین سپاس بۆ جەنابەت باوکی یوسف لە سلێمانی سلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته کاکە دەستخۆشیەوە بەرنامەیەتان لێکەم سپاس دەکەین دەستی جەنابی شت خۆش بێ بۆ پەیوەندەکەت بەنسبەت تەوەری پرسیار و ئینەکەتەوە بەرنامەکەتەوە بەڕاستی زمان بەساژیان زۆر بێزارین یعنی گەیشتوەتە بیناخاقەمان بەڵێ بەداخەوە نازانی یعنی چی بکەیت سەرێنی سەرە بێ وەڵی پڕ بووینە بەڕاستی لەم حیزبانە چی بکەین باشە بەڕایتەوە باوکی یوسف وەڵی مامۆستاجان پێویستمان بەوەیە بەڕاستی گۆڕانکاری ڕیشەی بکرێ ئیش شەقام بجوڵێنرێت و بێنرێنە سەر جادە و کەسێکمانەوێ کەسێکی دیندار و لە خواتر بەڕاستەقینە هەڵگری پەیامی خوای گەورە بێ بەڕاستی ئەوەمان پێویستە ئێمە ئەوە چارەسەری ئێمەیە من خۆم حزبینیم بەڵام یەکێکی وەک مامۆستا عەلی باپیر بەڕاستی شایستەی ئەوەیە ببێتە سەرۆکی هەرێم و هەموو شتێکی ئەم وڵاتە بخەیتە دەستێەوە چونکە کەسێکی دایان پاکە بەڕاستی ڕاستگۆیە ڕاستبێژە حەقبێژە من حزبینیم بەڕاستی تکراریەکەمەوە خوا ئاگای نییە کابرایەکم کاسبم بەڵام وەڵڵاهی پێویستمان بۆیە هەمووی لە بەرنامەی خوا دوورە بۆیە بەڕاستی زەلیر بووینە ئەگە ئیش بە بەرنامەی پەیامەکەی خوای گەورە بکەین ئێمە وامان لێنە ئەهاو زۆر پڕ بووینە بەڕاستی لەم حیزبانە
پێویستمان بە گۆڕانکاری ڕیشەیە یاخوا سەرفراز من دەستان خۆش بۆ تەوەرەکە ئینشاءڵڵا. سپاس بۆ جەنابەت باوکی یوسف، سپاس بۆ پەیوەندەکەت. کاکدارە لە دەربەندی خان وەرەگرم. پەیوەندێکی پچڕاوە کاکدارە. ئەم کاتەوە هەموو باش دەستخۆشی بەڕنامەکەتان لێ دەکەم. سپاس کاکدارە. گیان بەڵێ کاکدارە لە دەربەندی خان. بەڵێ کاکدارە لە خزمەت دەستخۆشی بەڕنامەکە لێکەوەم کاتەوە هەموو کاتێکشی سپاس هەموو کاتێکی جەنابیشت باش. سپاس سپاس دەکەم بەڕێز. وەڵام من نمونەیەک کردمەوە بابەتەکە هەموو کەسەوە ئەقەڵ خراپە یەک نمونەیەکی بچووکم لایە ئەگەر کاتێکشم میکەم بەخصوص ڕۆژێک لە چایخانەیەکە دانیشتم پیاوێکی زۆر ئەبوشارە خەڵکی دەربەندیخانە ناوی ناو حرمەت و ڕێزم هێوەیی سواردێکی زۆر گەورەی بوو پیاوێکی غەریب و خەڵکی شارەکەمان نە و وتیەوە تۆ بۆ خوارد و کوڵ ناکەویتەوە وتی وەڵام من بۆ مەلایەکە گەڕێم پرسی بکەم وتی بۆ ئەم شارە مەلایەکیان نییە وتی نەوەڵا ئەو مەلا گەرەکمە لەم شاران نییە دەوتی وەرە دام شەبا باسی ئەو شواربەر خۆم بۆ بکەم وتی کاتی خۆی ئیسلام و کافر بۆ گشتی ئەبوو شوار بەوە وتی ئیسلامەکان زۆر زانیاری حرمەتمێ بۆ هەموو ئیسلامەت ئەشت نییە کەم بە ئیسلام خۆم کەسێکی مسلمان کە دێم وتی ئیسلامەکان هەمویان کۆبوونە وتی کاکە باس کۆبوونێ بکەن لەناو خۆمانە شتێ بکەین ئێمە دیار لەناو کافرەکانە وتی وەڵام با هەموومان شوارمان کوڵکەینەوە ئەیتر خۆمان ئەزایکە ئیسلام و کە کافرە وان کەدا هەمویان یەکتریان ناچۆ بەڵام ئەم خەڵکی ئێمەش هەمووی ئەڵێ بەدەسڵات خراپە باش شتێ بکەین جابینۆ لێیان کاکە مەسەڵەن کۆمەڵی ئیسلامیە هەر حیزبەکان بۆ نمونە با جابینۆ لەوانەی دەسڵات کە کەسیان بەدەستۆ نەمێنێ هیچیان پێ ناکرێ بەڕێزیان ئێمە خەتای خۆمانە دوو ئیدارەیە دوسێ ئیدارەیە تۆ کەسێک هەموو ڕۆژە ئیشی بۆ بکەیت و ناوی باشە بۆت و ساڵێ جارە بتوڵێنە و نەداتێ بیسوتیۆنی دەی وەڵای ئەو خەڵکە خۆی خراپە من ناڵێم حکومەت خەڵک خراپە لەبەرەوەی نییە ئەگەر تۆ دوور کردووە ئەو هیچی بەدەستۆ نامێنێ برای منە برای تۆیە هەموو کارمەند و ئەفسەر و کارمەدەستیەوە لەوەرە تۆ جیابوەرەوە بزانە هیچی پێکرێ من لەگەڵ حرمەت و ڕێزمان بە تۆ دەستخۆشی بەڕێوەکەتان سپاس کاکدارە لە دەربەندی خانەوە لەگەڵمان بووی زۆر سپاس. کاک هاوژین لە سلێمانی قوربانم کاتت باش هەموو کاتێکی جەنابەت باش زۆر سپاس. برا بەڕێزەکەم ئەم خەڵکە باجی ئەوە ئەدا کە خۆی چی دووریوە ئەوە بچنێتەوە باش ئەگەر ئێمە بۆ نمونە تۆی تەماتە بکەین بێگومان تەماتە ئەچنینەوە ئەگەر تۆی گوڵی تلیاشیش بکەین ئەوە تلیاگە ئەدورینەوە ئەگەر تۆ باشە ڕوان باشە وەرەگری برا باشە دووریتەوە تورک قسەیەکی هەیە یعنی ئەمە زۆر ناخۆشە ئەمە ئەکام قسە بکەم ئەڵێ کورد بۆ حکومڕانی نابێت فعلا ڕاستەکە کورد بۆ حکومڕانی نابێت بۆچی باشە بۆچی باشە ئەڵێ کورد بۆ حکومڕانی نابێت ڕاستەکە کورد بۆ حکومڕانی نابێت قسە زۆر تەواو کە تورک بەسەر کوردە شەستانوێتی ئاخر دەست یعنی تاقیکە تورکەکان نەمان پێڵە ئەمە شتێکی زۆر ناخۆشە ئەمە ڕاستێکی تاڵێ پێ بنێ چارمان نییە کاک هاوژین یعنی ئێمە لە بریەوەی خۆمان چاکەین ینی خەریکە سڵ لە دەسەڵات و لە گرتنی دەسەڵات و ئەو جۆرە شتان ناکەینەوە ئەڵێن خۆزگایەکێک بێت حکوممانکە ئەمە بۆچی گەڕێنیتەوە لەنە قسەکەی تۆتەوە برا بەزێمە خۆمان بە ئیرادە کردو برامە پیاوی باشمان لە ناوە هەبوو خەڵکی بە ئیرادە و ئازامان لە ناوە هەبوو بەداخەوە زۆری نەما زۆری وڵاتی بەجێ زۆری کوژرا زۆری دانیشتووە یعنی بەڕاستی خەڵکی دەسۆزمان نەما کاکە یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت 30 دانە ساڵە 29 دانە ساڵە ئالی باردەنە ئالی تاالبانی ئەم لە بن بەڕێوە ئەی کاکە هەموو تۆ بن بەڕێوە ئەگەر من خراپ نەبن پورزادەم خراپە کەسەکەم خراپە لەگەڵ یایەتی کاکە یعنی ئێمە خۆمان برای بەڕێزن کەواتە هەر یەکێک لە ئێمە ئەرکێوا کەوێتە ئەستۆمان کە خەڵک وشارکەینەوە وە نییە بەڵێ جاخود برا هەروایە بەس ئایا خۆدەکەی وەشارە بێتەوە یعنی فەرمووە موچەت نییە کارەباد نییە ئاوت نییە ئەم هەڵبژاردنە بۆ ئەم هەڵبژاردنە ئەم دل لە ڕیتۆ ئەم درۆیە بۆ ئەم درۆیە ئەم دەسە بۆ ئەو دەسە یعنی بۆ لەونێتە ئەم کابینەوەیە کە مەسئول بەرزانی بەڕێوەی ئەدا باوکم بە قورئان نەشر بەرزانی زۆر باشتر بوو با ناوی کەس نەبێن کاک هاوژین سپاسە دەکەین پەیامەکەت گەیشت بەڕاستی جوانت فەرموو من هاوڕام بۆ هەندێک بابەت لەگەڵ جەنابەت سپاسە دەکەم بە هیوای سەرکەوتن و گەشە سەندنی هەموو کایە و سێکتەرەکان لە هەرێمی کوردستان بەداخەوە کە بەڕاستی ئێستا بە گرفتی گەورەدا تێ ئەپەڕین
هۆکارەکەژەوەیە خەڵکی وای لێ هاتووە حەزەکە هەموو ڕۆژێک هەڵبژاردن بێ بۆی لە کاتی هەڵبژاردنەکان کارەبا باشە بێ ئاو ئەبێ غاز هەیە نەوت هەیە هەموو شتێک دابەشەکرێ بەسەر خەڵکا تەنانەت پارە بەڵام لە دوای ئەوەی تر خەڵکیان بیر نامێنێ. کاکدانا لە چاڵاوە کاکدانا چۆنی بەڕێزم باشی چۆنی کاکدانا گیان چاڵاوە لەکوێیە کاکدانا؟ قوربان دڵی جاپەتی لانکی شۆڕش بۆ لانکی شۆڕژی ئێشێتی بووە. باش بەڵێ کاکدانا بەڵێ فەرموو قوربان. وڵی ئێمە هەمومان گرەی لە حکومەت دەکەین بەڵام ئێمە خۆمان خراپین ئێمە خۆمان بخراپین. بۆ خراپین بۆ ئێمە چیمان کردووە؟ ئەفادی بۆ خۆمان خراپین بۆ ئەوە هیزی کۆمەڵەیە خەڵک دەنگی پێنا دەنگێکی پارتیەدا ئەوە گۆڕان دروست بووە دەنگ بۆ گۆڕان نادەن هەر دەنگ بە حکومەت دەدەن هەرەڵە حکومەتیش گەندەڵە ئەی بۆ دەنگی پێدەن بۆ لەگەڵ یەکەون. بەڵێ جوانە ئەی بۆ خۆمان ناڵین گەندەڵین ئێمە خۆمان گەندەڵین کاکە مەپەرێکی کوردی هەیە ئەڵێ ئەگەر لە شوێنێک مارکەوەی دای جاری دووەم با ناکەتەوە نەدا. یعنی جەنابەت بۆ نمونە مار پێوەی داوی؟ ئەی پێوەی نەدا ماتە هەموو مدەتی کوردەوە داوە نەک بەمان کەواتە خۆتی لێ ئەپارێزی بۆ نمونە لە داهاتووە؟ ژان ئەڵێم خۆتی لێ ئەپارێزی لە داهاتووە؟ وەڵی من خۆم پاراستووە ئەرە وڵات دەمێکە خۆ پاراستووە زۆر دەمێکە دەک بەمانە نادەن من. بەڵێ کاکدانا پەیامەکەت گەیشت ئێستا ئێمە تۆڵی جافایەتی بۆ نمونە تۆڵی جافایەتی ئێمە ئەم لاکە بچووکە ئێمە تقریباً تووشیش نێ تقریباً 100 ماڵە 100 دەسەمان گوتون کاکە خەفرانێکمان بۆ دابینکەن وەڵی زرامانەیە فەقیرە بەخوا خێساری پێ نییە بڕە بۆ جاری وایە نەخۆشیشێ بڕ بۆ لەولایەت ئەدی بڕە بۆ سلێمانیا بڕە بۆ پیرە مەزدود ئەمە حاڵە ئێمەیکایی لەمە لای لانکی شۆڕشیش بووە ئەمە لانکی شۆڕش بووە ئەمە جێ بەڕزمامتلالی بۆ بەحساب خسانێک هەر سەدرێکمان بۆ دانە کاکە هەر سەدرێک پیشمان بۆ دادێت. جوان وازحە کاکدانا سوپاس بۆ پەیوەندەکەت دەست خۆش بێت بەردەوامی لەگەڵتان بەڕێزان پەیوەندیەکی تر وەرەگرم کاک محەممەد لە سلێمانی. باشی کاک محەممەد زۆر سپاس. یارە بۆ چ وڵاتیانی ئێرەم دەباجی ئەم ئیدارەیە بێ ئێمە خۆمان سێتا دەمان پێیاون چەقڵەمان بۆ لێیاون هەموو شتەکان خۆمان کردمانە منم توی ئەوانە حیزب پێگا تۆ لەکوێ دەنگی منە تۆیە ئەوە هەمان بەسەرادە خۆمان قاتیین خۆمان پێمان خۆشە ساری قسەیەکی زۆر جوانیەیە ئەڵێ مرۆڤ هەموو جارێک کارێکەکات چ کار خراپیان باش بێت بەڵام ئەگەر دووبارەی کە بێبوو بە دوودات دنیا بەستێ موچارەنیش ئێنێمە یاسایەتی یاسایەکە یەکەم جاتەوەمان پێیان بیسێ جاریتە دەنگمان پێیاون و بە دەنگی ئێمە چونەتەوە سەر دەسەڵات ئەوە چی بکەن خەتای ئەوانێ خەتای خۆمانە کاک محەممەد باش پێت وایە چاک بێت پێت وایە چاک بێت ئەمانە بەخێ نادۆن لەسەر ئەو کورسیە بەخێن هەبێ لا ناکەن دنیا بە گۆڕان کە نووسیوە مستەفا 2009 وتی دەنگدان لە باریدۆخێکی مەترسیدارایە دنیا بە بەردەمت کات نابێت هەموو ساڵە تەزویریان کردو چیان کردو سعاتیان دەستکردو بەتانی چێمە وەکو فلیمێکی دووباری لێات وەکو فلیمە سیستەکانی لێ هاتووە هەموو سێڵەکانیان دووبارەیە شتێکی تازەیان نییە دنیا بە هەڵمەسینە سەردێت هەتانای وە ئەی خۆی زەریان لە تەنانەت ئۆکسیجین مەوازەری بەمان بۆ لە سەردانێت تەنانەت تەنیا بەس بۆ کاسوکاران ئازان هیچ هەلێ نییە سێ بەخوا بە خوێن نەبێت لا ناچینە سەر ئەو دەسەڵاتە چونکە بە خوێنش بۆ کردێ ئەو کۆرسەیان گرتووە. بەڵێ سپاس کاک محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندەکەت. هیوا لە ڕانیە کاک هیوا بەڵێ جەنابەت هیچ هیواد ماوە بەم حکوومەتە؟ وڵی ئیرادێک ماوە بەس ئیرادێکسی بەس دەبێ لەلایەن حکوومەتی تۆ ئیرادە هەبێ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان لە سەرتاسەری هەرێم هاوڵاتێک لە دەهۆکەوە بگرە تاک و دەواازێ ڕاپەڕین کە من ئێستا لێرەوە تەلەفۆنەکەم لەگەڵتان لەگەڵ پاکستان بە هەموو هاوڵاتی کوردی
کەرکوب بوو خەولێر بوو سلێمانی هەموو هەوڵاتی کردوون بەس حیزب دەبێت خزمەتگە ئەو حیزبانە نوێنەر حیزبەکان دەچنە پەرلەمان ئەنجومەنی وەزیران هەموویان بەس ئەمنی هاوڵاتی ئەمنی هاوڵاتی دیکە دەنگ نادن دەنگ دەدەم سەد ساڵ ئەو حیزب ئەم دەتەوێت دەنگی دەدەم بەس بەعانی هەر خۆتم لێ ناڕازم نێتەکەن بەڵێ کاکیوە لە ڕانیا ئەگەر قسەت نەماوە سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەحمەد لە هەولێر كاكا السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. لا شكر وين حالك شلون؟ سواس دكم كاكا أحمد زول بريزي. براي والله كاكا جيان كيما يسمع فيما براي والله حكمتي ما بوخ واي اسلام هناك يعني ضمنين تنصالي كجدر وهل أو وزمان أو ذبي كانوا سوا أو غاز وشتا نما كاكا خواجوري خوزي ما أسايشان كهذا ما لا أسايشوا بوكتري نيرن أو لقرك كينا كابلا أسايشة يكتب ناسن بكابري غاز كذا كاكا ورا بيدا بس ما لا أسايشة كانوا لكن أو بقدرشم فيه كاكا يعني فرموا بأخوانا هم مشتاق بأخوانا أو معاشي زورة تبي يعرف إخوة أو حكمة معني نفسين إخوة حكمة ساكا الله والله قد اشتوانا أو نشيتي فقيلة ودماء وباركينيا بركاك والله هي ثانية أنا كاكا أو وقت خوي هاتونا أو لو لاي بكيف خوي معاشي داش كردو أو خامشيني كردو هاي هيتينا كردو أو لو لاي بكيف خوي كردو إيه تجنانا يبيخون أو تجنابرن كاكا دون نابا أو شتي نابرن بس ما هذا خالتين خلك يفكر هذا خالتين بركاك دي برينو باشا أو أوادك إنه بايا ما تريدك إنه أي كاكا أحمد برسارك جان ئەدی ئێمە ڕاپرسیمان کرد و بۆی هەبوو دەوڵەتی کوردی ڕابگەێنین ئەوە بۆ شۆ چوو لا بخوای برای وەرەزمەڵان پێکردنی مۆشتانە دێ ئەو جارێک کەس پێێنی مۆشتەوەکرد ئەمن ئەوەختی خۆی بەرنامەکتان هەبوو سەعات شەشانە بووتم کاکە جەم ئەو دەوڵەتی کوردیە بە کەسێکی دەگرێت کە دەستپاک بێت کە ئەمین بێ کە پیاوە بێ کە ڕازبۆ بێ کە ناوی هەبێ لە ناو مێژوودا برای من دەوڵەتی چی بە قوربانە دەوڵەتی چی هەناسەکەی من دەوڵەتی بکە کارەبەر نەبێ غازت نەبێ حامەد چوو بە غازی دەخوار والله بۆ خۆی پێم خۆشە کاوە غاز نامێنێ بەخۆی حامەد چوو وڵا پێم خۆشە من ئێستا پێم خۆشە کارەبەر نەبێ غاز نەبێ ئەمن ئەوە تارێ فەرموو هەر لەوێکانە کاکا فەر بۆ نەغازێ نەنەوتەیە یعنی نۆتیان ڕیز کردە خەڵک هەموو بەرمێنەکەی ڕزی پڕ لە ئاوە بەداخەڵ کاکە وەرە فەرموو خەڵک سێفی لەگا بڕغاز دەگرێت سێفی لەگەڵ دەگرێت سێفی لەگە کارەبەر دەگرێت خەڵک هەموو کاکە كل خوش ناشو خو هرقو ناشو وتكتبونا بخوي بداخل كاك أحمد سواس بيامكت جيش سواس بو زنابيشت كاك فرهاد ورقرم لتسم سمال السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته كاك فرهاد شكرا من سواس دكام زور ممنونم والله نازانم لشو كين ولا شو دسيبكين والله إذا براستي شونك هالبجي باش كاك فرهاد با من برسالة لزنابت بكم ئێمە دوو ئیدارەمان هەیە کە وەکو حکوومەت خۆیڵێ بە هیچ شێوەیەک دوو ئیدارەیی نییە بەڵام وەختێک کە دێتە باسی خزمەت گوزاری دەبینی حاڵی بۆ نمونە شارێک وەکو سلێمانی جیاوازە لەگەڵ هەولێر حتمما چوویتە هەولێر جەنابەت ئەو هەموو خزمەت گوزاری و شەقام و بەڕاستی پێمان خۆشە یعنی لە دڵمانەوە دەرەچیان قسەیە کە زۆرمان پێ خۆشە لە هەولێر خزمەت گوزاری ئەکرێ ئەی لە سلێمانی بۆ ناکرێ ئەمە هۆکاری دوو ئیدارەیە یان کەم تەرخەمی بەرپرسانی شارەکەیە هەر لە بۆ نمونە پارێزگای شارەکەەوە بیگرێتاوەکو بچووکترین دەسەڵاتیدا والله پرسیارەکە جوانە برای بەڕێزم ئەوانە لەوەتی دروست بوون خۆ دەزانی هەردوو ئیدارەی بوو هەنیسم کێم سێران لە حکومەتی هەرێن بە تۆ تۆنیەوەی دوو کۆمپانیا بەڕاستی ئەمانە دوو کۆمپانیان ئەمانە غێری گەندەڵی و کار فەسادی و هیچ نەبێت چیان بۆ منێتە کردووە بەڕاستی وەکو شکزیر قسەیەکی هەیە ئەڵێ هەتا مرۆڤ قۆناغەکانی تستێنە پەڕێ نابێتە مرۆڤێکی ئازاد من داوەتارم بۆ مەسنێکی ئەمنیا و لەم شارە بەڵێ جومان لێتە کاک فەرهاد بەردەوام بە جومان لێتە بەردەوام بە بەڵێ گوێم نا بەڵێ جۆمان لێتە بەردەوام بە کاک فەرهاد
من خۆم ڕەنگە لە شتێکی ئەمنیە بنەم شارە بەڕاستی ئەمانە لە گەندەڵی لە فەسادی هیچێک ئەلو بەڵێ جۆمان لێتە کاک فەرهاد بەردەوام بە بەداخەوە پەیوەندێکی بچڵە لە هەولێرەوە عەبدوڵڵا باش کاک عەبدوڵڵا بەڵێ فەرموو لە هەولێرەوە السلام عليكم باشي برزم عليك السلام ورحمة الله وبركاته رامز فاطمه بوشي حوالاتانی هرم دەبێت بازی دو ئیدارە بدەن بەڵێ لەبەرەوەی حوڵاتانی هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتیان دروست کردەوە هەردی حوڵاتاش هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتی بگۆڕن نارم بیرو خوێندەی بگۆڕن ئێستا دەبی بازەکەی وەرگرێت دروستی کردی پشداتن مەسەلەی دو ئیداری چە دو ئیدارەی بەرپرسانی هەرێمی کوردستان ئیتیمام بابرێزات ڕەفەت ئیتیمام بە هەولێر دەدە بەس بە سلێمان نادێت چۆن خۆم سلێمان تێوەێرش بکە تۆ لە سنووری سەوز پرۆژە هەتا دەچێت سلێمانی یانی نەقەدع چی هەیە نەشتەشی جوانی پێوە دیارە شەقامەکانی نە شەقامەکانی ئەوەن دەڕێکن یعنی بە تەمای خوا دەچێت بە تەمای خوا دەیە کە داخل بە سنووری بابرێن هەولێر بووی بەڕاستی ئێرە مارە خۆی فەرقە و یعنی سیماشی جوانیە شەقامە جوانیە ئەوە دوو هۆکارەیەش هەم هۆکارەشان دو ئیدارەیە هەم هۆکارەشان بەرپرسان زیاتر ئیتمام بە هەولێر دەدەن بە سلێمان نادەن جا کاک عەبدوڵڵا وەڵاهی هەولێر بە جددی خزمەتگوزاری تێدا کراوە بەڵام لە هەندێک سێکتەری تر کەم تەرخەمی هەیە بەرامبەر بە هاوڵاتیان شەقامی باش بۆ نمونە 150 مەتری لە هەولێر لێ دەدرێ کە چی تا ئێستا لە سلێمانی 100 مەتری ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئێستا بە ویژدانەوە قسە بکەین ئێمە بە ویژدانەوە قسەکەن بەڕاستی هەولێر بەمانای کەلیمە یعنی هەولێر گۆڕدراوە لە هەموو ڕۆژە هەم لە شەقام هەم لە سیما شارەکە لە هەموو ڕۆژە بەڵام بەڕاستی مەسەلەی سلێمانی بازەکەی سلێمانی یعنی وەرزای ساری 93 بڕۆ هەندێک کەون دیارە هەندە ئەو هۆکارێکی بەرپرسا دوو ئیدارەیەکە ئەم باسشم کرد بەس هەولێر بە ویژدانەوە قسەکەم ئیشی بۆ کرایە ئەگە بەرپرسی بەرپرساری بەرامبەرەوەی بەرە ئیشەکە کردیە بەرامبەر سلێمان نەکرایە دوو ئیدارەیە یان ئەوە تێ دوو ئەوەیە بابرە دوو ئیدارەکەیە وازەحە بەڵێ سپاس کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەر لە هەولێرە مێنینەوە لە شاوەیسەوە کاک محەممەد وەرەگرم کاک محەممەد شەوباش بەڕێ شەوباش کاک محەممەد لە تەلەفۆنەوە گوێر لە من بێ زۆر باشە سپاس دەکەم فەرموو باشی بەڕێ زۆر سپاس دەکەم جەنابەت چۆنی سلامەتی مەمنون برا وەڵی یەک شتێ بڕێز یعنی ئەلعانێکە ئەمە برێن بەرێ بەڵێ جۆمان لێتە من هیچم نەگوتووە دەکرێت دەزانین کە بە یەک شتی ئەو وەزع چارەسەر بکرێت یعنی ئەمن لە تەلەفۆنی ئەویدی لە جەریدەچی ئەویدی لە فەیسبووکەچی لە یەک شتی هیچ چارەسەر ناکرێت ئەوەتە خەرک ئەگەر مەرداتی و پیاوەتی ئەوە دەوێتێن ئەوە شەقام و ئەوە گۆڕینی هەموو ڕنگ و هەموو دەنگ و هەموو نەهامەتیەکان ئەگەر هیچ نەوێ هەر کەسە لە تەلەفۆنی لە فەیسبووکەچی لە لاپەڕەتی شتەچی بنووسین ئەوە خراپەبی هیچ باشتر نابی بۆ نمونە یعنی ئەلعانێکە سادە یاسای تاکسازیکرا ئەو هەموو دەنگە ناڕازیە هەبوو هیچ گوێیان بە کەس نەدا قەیرانی نەفتەوە چەند سارە نەفت دابەز دەکرێتن هەر ڕۆژە لە جێشیە و لە بایعەتیە و لە شتەچیە هیچ چارەسەر نابی یان دواکەوتنی موچەکان یان پاشکەوتی موچە بە گوێ خەڵک ناکەن ئەوەتە خەڵک ئەگەر قبولیە ئەوە قبولیتی باو هەدادنیشی ئەگەر قبولیشینی ئەوە شەقام و وازام هەر کەسە چیش ئازادە دێتە سەر شەقام نایەتن بەس بە قسە و بە تەلەفۆن هیچ شتێک چارەسەر نابیتن ئەوە هەموو بەستایە خۆی بەس تەنها مایە قەیرانی هەوا هەڵمژینەوە دروست بیتن بەڵێ سپاس کاک محەممەد لە شاوەیسەوە لەگەڵمان بووی لە هەولێرەوە کاک یوسف السلام عليكم وعليك السلام ورحمة الله کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سپاس دەکەم کاک یوسف زۆر بەڕێزی ئەوەلەن دەمەوێت ئەو قسە پێ بڵێن ئەوە گوناحە پێی بڵێن حکوومەتی کوردستان لەبەرەوەی ئەوە حکوومەت نیە ئەوانە جەماعەتێکی مافیاینە ئەو کوردستانەی بەڕێوە دەبن هەموو خەڵک لێیان بێزارە
نفت نییە غاز نییە ئاو نییە کارەبا نییە ئەمە نێستە لە هەولێرێمە کارەبا لە 24 کاتژمێری کاتژمێر نییە 2 کاتژمێر نییە ئاو بۆ زستانەی ئاو نییە یعنی خەڵکەکە زۆر بێزارە ئەو خەڵکەی ئێستا ناکیان نیە ڕۆن بەرەو هەندەران بۆ ئەوروپا هەموو لەو بەحرەی گەردەخنشێن دەگەڕێنەوە لە بەحری ئیجا ئەوانە هەمووی بێزار بینە لەو حکومەتە ئەوە حکومەت نییە گوناح ئەبەدەن پێ برێن حکومەت لەبەر بۆ هەندێک کەس کوردستان خۆشە ئێستا من یەک بخۆم ئەگەر بێت و ماڵ و مناڵم نەبێ یەک دەقا من لەو کوردستانەی نابم لەبەر ئەو مافیانە کوردستانیشم لە پێشتاو کەوتووە یەک دقە کوردستان ئەمن یەک بخۆم یەک دقە لە کوردستان نابم ئەگەر لە بە ماڵ و مناڵ نەبێ لەبەرەوەی هیچ ژیانێک لۆمیتیان نیە کوردستان ئەمە چ لە کوردستانی بکەم بۆ هەندێکیان جێژنە بۆ هەندێکیان گریان و شتی وایە لەبەرەوەی گوناحە بۆوانە بڵێ حکومات ئەوانە حکومەت نینەوە دوو ئیدارەیش نییە ملەتەکە ملەت بەخۆی وای لە خۆ کردبە گەر ئەو مافیانە ئەوان بەسەر بێنن و مستحقیشیانن لەبەرەوەی ڕۆژ دەنگدان هەموو پێکەوە ئەڕۆن بۆ دەنگدان دەچن پەنجان بۆ بەرزەکەنەوە و یارە هەرێکان بڵێدەن ئەوانیش ئێستا ئەوە لە ملەتەکەی دەکەن بۆ زستانەی لە هەموو دنیای زستانان ئاو زۆرە ئاو نییە ئێستا عالیەن بەڵێ ئەومان نییە ئاو یعنی 24 ساعات ئەمە بێ ئاوین عالیەن زستانە ئەوەرە قورمان بەسەری ئاوینێت دەکەیت بەداخەوە کاک یوسف سپاس بۆ ئەو پەیامە جوانەی بەڕێزت سپاس بۆ پەیوەندەکەت کاک قادر وەرەگرم لە سەید سادق. السلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان چۆنی؟ سپاس دەکەم خوا لێ ڕازی بێ مەمنونم. مامۆستا گیان سپاس دەکەم عەزیزی. تەوەرەکە لەسەر چییە؟ کاک قادر ئەڵێم بۆچی هاوڵاتیانی هەرێمە بێ باجی دوو ئیدارەی بن؟ باجی دوو ئیدارەی وەڵاوە پەیوەندیە زانی چێ مامۆستا گیان پەیوەندی یەک بە دەرەجەی یەک حیزبە ئۆپۆزیسیۆنەکانن ئەمە یەک دووش ئەمانە فیرعەونن فیرعەون جا فیرعەون بەخوا بە زەبری کوتەک نەبێ ناڕوە بە بەردەفڕکێ و بە چوونە سەر بارەگاکان و بە کۆمەڵەشت ناڕۆن ئەمانە ئیلا بە زەبری کوتەک و چەک نەبێ جا ئیتر ئێمە سەری خۆمان ێشێنین لەگەڵ ئەمانە ئێمە چینی فەقیر باجەکەی ئەدا پێگەی چینی هەژار باجی ئەم وەزعانەیەدا باجی گرانی باجی نەبوونی کۆمەڵەشت ئەمانە فیرعەونن ئەم دوو حیزبە بە دەرەجەی یەک و داوا لە گۆڕانیش ئەەکەم گۆڕان دەوە پێش بەشا خەڵک بە شانوانی گۆڕانە هەڵیەدا ئەی گۆڕان وامان بۆکە بەڵام مە عەلاسە بۆ گۆڕان کە چوە ناوە حکومەتەوە و خۆی بووە پاشکۆی پارتی وێکێتی با ناوی کەس نەبین نەقەیچەکە زۆر ئاساییە لام چییە گەن بابی گەنێکیان منم ئامادەم بمکوژن نە ئیشەڵا کەس حەدینیە بتکوژێ مەرجی تۆ بەدەستی خوای گەورەیە و هەر سەرکەوتوو سەرفرازە بی ئینشاءڵڵا تەمەنە درێژە بێ و ئینشاءڵڵا گۆڕانکاریش ئەبینی پشت بەخوا کە بەخوا تا ئەمانە لەسەر حکومڕانی بن نایبینین بە هیچ شێوەیە من وا بیر ناکەمەوە من ئەڵێم ئینشاءڵڵا ئیبینین بۆ ئاگاداری من پێشمەرگەیەکی دێرینیشم با بزانی 30 ساڵە خەباتم هەیە بێمنەتیشم لەو موچەیە کە بۆیان دابن کردوم 561,000 هەیە بێمنەتم بیبڕن نامەوێت ئەگەر ئەو ماڵ و منداڵەی من بۆ 500,000 بچێ بەڕێوە بانەچێت کاک قادر جەنابەت شایستەی موچەی پەرلەمانتارێکی تو پەرلەمانتارەکەیش موچەی تۆ ئەوە حەقیقەتە بەخوا غەیری ئەو موچەیە نەبێ هیچ شتێک لەم دەوڵەتە سوودمەند نەبووم ڕاست دەست خۆش کاک قادر سپاس بۆ تێبینێ جوانەکانت سپاسی تۆکەم هیوای سەرکەوتندان بۆ خوازم یا خوار سەرکەوتوو بن هەر بژیت زۆر سپاس کاک قادر کێ کاک دڵشاد لە هەولێرەوە بەڵێ کاک دڵشاد فەرموو کاک دڵشاد گوێم لێتە فەرموو السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. ساعة دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم زۆر سپاس
هیوادارم سەرکەوتو سەرفراز بن ئەجمعین ئینشاءالله. وەڵای وەکو خۆم وەکو گەنجێک یعنی ڕێی خۆم یعنی ئەوە ڕێی خۆمە ئەوەی کە خەڵکە گرەی دەکاتن لەوانێت تا بەدڵیان خەڵکی نەبیتنەوە ڕێی خۆمە. بەڵام بەڕێی من بەڕاستی ئەو حکومەتە هیچ عیبەی وای نییە ئەو خەڵکە هەر بەو ڕادەیەی کەلەی پڕبی جوان لەبەر ئەوەی ئێستا هەردەک حکومەت ئەما کاکە باواز حکومەت لە حزب لە شتانە بینێن لە وەرە بڕۆ صناعی وەرە بڕۆ شارع عتوبای ئەو خەڵکە هەمووی کەستە جیانی یەکتریە بڕوا دەبی چیوە لە صناعی فیتپەمم گۆڕیە فیتپەم سەعاتە کنی نەکرد ئێستا وەڵای چیمە شارع عتوبای کرێمم کڕیە کرێنی پێستی دای 180,000 دیناری ئیسفادەم لێ نەکردیە کاکە هەر نەک حکومەت کاکە خەڵکەکە بەخۆی گەندەڵە خوای گەورە دەفەرمێ خراپەکان لۆ خراپەکان باشەکانش لۆ باشەکان یعنی دیارە ئەمە خەڵکەکی خراپی لۆیە حکومڕانیەکەشمان خراپە ئەگە خەڵکەکان یعنی بەدواداچوون بکاتن محاسبەی نفسی خۆی بکە محاسبەی خۆی بکاتن خوای گەورە وەزعی دەگۆڕی بەڵام خوای گەورە هەت نایگۆڕی هەتا ئەو خەڵکە محاسبەی خۆی نەکاتن یعنی بەردەوام نەبی لەسەر ئەوەی وەڵڵی کاکە ئەوەن پێی لە خەڵکی ئێستا من شەخسی خۆم بەگلەیمە وەڵڵا ئەوەندە لە قانون بەگلەیی نیمە چۆن تێبینێکی جوانە کەواتە تۆ باز لەوەکەی کاک دڵشاد دڵێ هاوڵاتیان لە نێو خۆیانیشدا باش نین تا پێشەوەی گلەی لە حکوومەت بکەن پێویستە ئێمە خۆ بەخۆ خۆ چاکەین ئێستا ئەمن یەک بینارم لە حکوومەتی نییە برێ مۆزەر بوومەتا گلەی بکەمەوە خەڵکە گلەی دەکاتن من ڕێی خۆمە و خەڵکەکیش ڕێی خۆی دەردەبێتن ئازادیت هەموو کەسێک ئازادە بەس بەڵێ بەڵێ بێگومان یعنی شخصی خۆم ئیش دەکەم لە لای خەڵکی مەدەنی ئیش دەکەم یعنی کابرا مەدەنی هیچ حزب بێگومان زۆر ئازادیت کاک دڵشاد زۆر ئازادیت ئێمە کاتی بەرنامەمان هەبووایە ئەو مایکە بۆ تۆ ئازاد بوو هەر قسەت بکردایە هەر چۆنێکت بیویستایە هەر ئاوها سوپاس دەکەم سوپاس بۆ پەیوەندێکە دەستخۆشی لێ دەکەم کۆتا پەیوەندی وەرەگرم کاک سیروان لە سلێمانی کاک سیروان کاکەم کاتت باش هەموو کاتێکی جەنابەت باش زۆر سوپاس دەستخۆشیەم بەردامەیەشی یەکەم هەر بژیت مەمنونم بەڕێز من ئەمە هەموو کەس تاوانبارکەم هیچ کەس یعنی ئەوە نیە بڵێ لایەنێ تاوانبارە جەنابیشتان یعنی بەڕاستی ڕاگەیاندنەکان دەوری سەریشیان هەیە بۆ چاکردنی کۆمەلگا یعنی ئەبێ ڕاگەیاندنەکان بە هیچ شرم لە هیچ لایەنێ هیچ لایەنێ نەترسن سەبەبی خەلەلەکان بە خەڵک بڵێن یعنی ئێستا من لە ماڵەوە ئەگەر سەری تەلەڤیزۆنەکەی ئێوە نەکەم خۆ لە شو ئەزانم کە کێشەیەکێ یا مەشاکیلێکێ بەڵام ئێوە ڕاگەیانەکان پێتان ڕاگەیاندن ئێستا بۆ نمونە ئەم حکومەتی ئێمە دەستی خستۆ دەبین لە کاکای ئەو میلەتەوە ئەگەر جەنابتان وەکو ڕاگەیانن ئەو خەڵکە وشیار نەکەنەوە خەڵکیش ناتوانێت هیچ بکات لەلایەکەوە پارەی لەوحە لە خەڵکە سەدن لەلایەکەوە پارەی خۆڵ لە خەڵکە سەدن لەلایەکەوە غاز دەستە خەڵک گرانەکەن لەلایەکەوە ئێسر مناڵی خەڵک هانێن بۆ هەزار با ناو نهێنین بەڵام من سەبەبی ڕئیسیەکە بە ڕاگەیاندنەکانەزان ئەبێ ئەو ڕاگەیاندن بە جەنابتانەوە بە هەموو ڕاگەیاندنەکانی کەوکاڵی ئێمە بێ لایەنین بەرچا خەڵک بەرچاوڕوونکەنەوە خەڵک پێویستی بە بەرچاوڕوونکردنەوە هەیە یعنی ئیشارە دەستکەنە سەر خەلەلەکان بۆچوون نابڵێ مەسەرەن فڵانەوە یعنی ئاشکرای ئەمە فڵان کەس خەلەلەکەیە یعنی ئێستا تاکە ئەوە بۆ ئەو شاران هەر وێران کردو فەرمی ئەوە کامێرەمانتان هەیە بگەڕن بەسەر ئەو شارەیە تەماشاکەی هەرچی هەڵەسی بە بۆیاکەوە ئەو لەوحەکانی بۆیاکەکە سیمای شاریان هەر وێران کرد ئاکردی یەکێ نییە بڵێ بۆ بەڵام ئێوە وەکو ڕاگەیاندن ڕاگەیاندنەکان من بە سەبەبی ڕئیسیە زانم ئەو باسیینەکەم چیە باسیێکە من لە ماڵی خۆم هەتا یارە بە هاوارکە نازانم پەیامەکەم گەییان کاک سیروان زۆر بە جوانی گەیشت من سوپاسی جەنابەت دەکەم لەسەر هێڵماوە کاک سیروان بەڵێ کاک سیروان با من یەک تێبینی بچووک بە جەنابەت بڵێم لە کاتێکا ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن ئەم کەناڵە من وەکو تێبینی هێڵم یان بیرخستنەوەیە نەک ئەوەی دیفاع لە خودی کەناڵی ئاسمانی پێیان بکەم پێم وایە تاکە کەناڵە ئێستا لە کوردستان کە بە نەفەسی ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە لە خزمەتی خەڵکا بێ ئەمە حەقیقەتێکە کەس ناتوانێت کۆڵی لێ بکە یەک دوو بەڕاستی کەناڵی ئاسمانی پێیان چۆن ئەجوڵێتەوە یەکسەر ئەیگەن نەدادگا هەر بۆ معلوماتت یعنی ئێمە ئەمڕۆ
تیمێک لە کەناڵی ئاسمانی پەیام هەندێک ڕۆژنامەنووس لە کەناڵی ئاسمانی پەیام لە بەردەم دادگا بوون محاسبە ئەکرێن لێپێچینەوەیان لێ ئەکرێ لێپرسینەوەیان لەگەڵ ئەکرێ ئەمە نقطەی دووەم نقطەی سێەم بەڕاستی هەر کەسەوە بەپێی توانە و ئیمکانیەتی خۆی ئەتوانێت ینی لە خزمەتی ناڕزایەتی خەڵکا بێ لە مقابلی کەناڵی ئاسمانی پەیام کەناڵەکانی دەسەڵات بە ملیۆنان دۆلار لە خزمەتیانایە و ئەتوانن بە ئارەزووی خۆیان ئەوەی ئەیانەوێ بیکەن لەم لای شەوەکە کە ئێمەی کارمەندێکی کەناڵی ئاسمانی پەیام تۆ پێت ڕەوایە کارمەندێکی کەناڵی ئاسمانی پەیام بە 400,000 دینار دوای ئەوەی کە ئەچێتە سەر شەقام وێنەی شەقامێک ئەگرێیان ئەو لافیتەی کە جەنابەت ئەیڵەیهی دوکاندارەکە کە ئیسرێتەوە دوای پۆلیس و ئاسایشەکە لەگەڵ ڕێزم بۆیان دێن لی ئەدەن و کامیرەکەی ئەشکێنن تەواو خۆشی لێدا نەخوا و کەرەستەکەشی ئەشکێنری و ئەنێرێتەوە بۆ کەناڵ و دواییش لە دادگا بانگەکرێ ئەوە هەر بۆ بیرخستنەوە هەموو شتەکانی تۆ تەواو بەڵام ئێوە ناوتان پەیامە ئێوە پەیامێکگەێنن باشان لە پێناوی ڕاستیە هەتا شەیدی داوە لە پێناوی ڕاستیە ڕاستیەکان بڵێن تەواو ئێوە ناوتان پەیامە بێگاتان لەو ناوە بێ ئیشەڵڵا زۆر سپاس کاک سیروان سپاسی جەنابە دەکەم قسەکانت زۆر ڕوون و وازەح بوو من مەمنونی جەنابتم نازانم هاوڕێم دەرهێنەر ئەڵێ چی تەواوی کەم بەردەوام بم پەیوەندی وەرگرم ئێستا چی بکەین پەیوەندی وەرگرین باش پەیوەندی وەرگرین پەیوەندی وەرگرین باش خۆشەویستان کۆمنت هاتووە کاکەمال سوورچی نووسیوێتی هاوڵاتیان باجی دوو ئیدارەیی نادەن تەنها ئەوەی چاندویانە خەریکن درێنەی ئەەکەن کاکە سەرتان لە من شێوانەوە لەسەر خۆ با من کۆمنتەکان بخێنمەوە دواتر پەیوەندەکانی ژۆرەگرم سەرکەوت محەممەد نووسیوێتی لەبەر ئەوە کە دوو ئیدارەیە هەتا ئەمانە مابن ئەم میلەتە داماوە خۆشی لە خۆی نابینێت کاروان ئەحمەد نووسیوێتی ئەگەر ئێمە وشیار بووین و بەو ئازادیەی خوددا بۆی داناوین خۆمان نەکەینە کۆیلە ئەوە هیچ باجێکمان نەدەدا سابیر گەرمیانی نووسیوێتی خەڵک مستەحەقن لەوە خراپتریان بەسەر بێت ئەی بۆ دەنجیان پێدات شۆڕژعالی نووسیوێتی چاوەڕوانی دەوڵەتی کوردی بووین کەچی گەڕاینەوە بۆ دواوە ئاوات کۆی نووسیوێتی ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار بەداخەوە بۆ حکومڕانیەتی کوردی سەیران هەرکی نووسیوێتی حکومڕانی کوردی چی ئەوان کێشەی ئاو و کارەبا و غازیان پێ چارەسەر ناکرێت پەیوەندی هەیە کاگڕێبین کۆتا پەیوەندی لە هەولێرەوە کاگڕێبین ئەلۆم کاتۆ باش هەموو کاتێکت کاگڕێبین سپاس بۆ جەنابەت سپاسەکەم بۆ تۆ زۆر سپاسەوە تەوەرەت لێ دەکەین کە بەڕاستی تەوەرێکی زۆر 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 بەجێل لەمڕۆیە بەڕێزی سپاس فەرموو ئێمە زۆر 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 بەداخین کە لە ساڵی 2020 کە ئەم ڤایرۆسە لە ناومان بڵاو بۆیتەوە ڤایرۆسی کۆڕۆنا نا وەکو ڤایرۆسی غاز و ڤایرۆسی کارەبا و ئەم زۆرە ڤایرۆسانە لێکوانە ئوستاز ئێمە هەموو گلەی لێک دەکەین دەڵێن بەو شێوەی گەتی گلەی لە خۆمان ناکەین گەتی قەیتەکە با ئێمە هەفتەیەک بە کۆی دەنگ باز نەکڕین بە کۆی دەنگ نەدەین بە کۆی دەنگ هەمومان پشگیر بین بزانە تا کوێ دەڕۆ ئەمە بەڕای هەموو شتێک گەتی دەگەڕێتەوە سەر هاوڵاتی گەتی شتێکی بەسیل بێتن هەمومان بە کۆی دەنگ بۆی دەستین سەنجە مۆردەکەن ئینتخاب دەبی سەنجە مۆردەکەن گەتی وەکو تر گلەیش دەکەین بەڵێ کاک ڕێبین سوپاس دەکەم تێبینەکانت لە جێ خۆیەتی دەستخۆشی لە جەنابە دەکەم بۆ پەیوەندەکەت خۆشەویستان و بەڕێزان بەرنامەی ئەمڕۆمان وەڵقەی ئەم جارەی دوانگەی خەڵک گەشتە کۆتایی سوپاسی ئێوەی بەڕێزەکەم هەموو پەیوەندەکان تێبینی جوانیان فەرموو باسی خاڵی زۆر گرنگیان کرد کە ئومێدەوارین لە داهاتووە ئینشاءالله دووبارە ئەیڵێنەوە چارەسەرێک بۆ تەواوی گرفتەکانی خەڵکی بدۆزرێتەوە دوو ئیدارەیی کۆتایی پێبێ لە
هەرێمی کوردستان ئێمەش وەکو هەر وڵاتێکی پێشکەوتووی ئەم دنیاە بەڕاستی خۆشگوزەران بین پێکەوە وەکو تیمێک هاوکاری یەک بین سواسی ئێوە ژەکەم کە بینەر و بیسەرمان بوون سواس بۆ هاوکارانم بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش بۆ مولایەک ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه